بلکه ما روش گلکالوزه جهان تفته جخول شريط ناف بين إسرائيل وحماس ده تماشا دكه بمخابني و يعني حجمارك زيد السبيليك وجيانا خوش لستاي هيا روش لسر عرديجي يعني بردوام آلوزه كادي روش برب چه بچه دكاري خراب ترشي ببا ميوانكي ما هي سرمجاري علي صاحب شعدري السياسي جبغداي دي ميواني ما بله برز علي صاحب صلاة الله بيوم كاتتان باش وكزانين امشو هيرشك كريا سر بازگەی عین ئەسەد وهروەها جگەلەوەش دوێنێ لا هەریر هێرشێک ئەنجامدرا هەردووکیان لە ڕێی درۆنەوە پێتان وایە گروپە چەکدارەکان ئەم هێرشانە بۆ ئەنجامەدەن لەم کاتەدا ئایا دەیانەوێت بەم هێرشانە لە عێراق و هەرێمی کوردستان وەڵامی ئیسرائیل بنەوە؟ نعم تحية مسائية لك بله شوتان باش به شوی بینرانی کردستانیش باش به صلاة له همولایک دزانید که اوی استا لغزه رو دادات لناوبردن و کومل کجیا شرع لدجی تواوی مروفایتی بویا بینیمان لگوتاری برز مقتدا صدرو همو مروفان اجتماعی کان بهانه و سونی خلکی غزه داوا کردن لهمو مروفک که هەڵوێستی هەبێت بەرامبەر بەم هێرشە دڕندانەی کە ئیسرائیل کردوێتە سەر غەزە و خەڵکی فەڵەستینی بێچەکی کوشتووە خەڵکی بەتەمەن ژن منداڵ کوژراون نان و ئاویان لێ قەدەغە کراوە بۆیە ئەمە کاردانەوەی لێکەوتەوە نەک بەتەنیا لەلایەن عێراقیەکانەوە بەڵکو لەلایەن تەواوی وڵاتانی موسڵمان و وڵاتانی عەرەبیشەوە بگرە هەموو گەلانی جیهانیش کاردانەوەیان هەبوو ئەمە قبوڵ ناکەن ئەم بارودۆخە کارە ساتبارەی کە بەسەر فەڵەستینیەکان هاتووە بەڵێ چەند گروپە چەکدارێکن لە عێراقدا نایەوێت ئەمریکا لە عێراقدا بمێنێتەوە لە بەرامبەر ئەو هەڵوێستەی خۆشیان وەکو کاردانەوەیەکی سروشتی هێرش دەکەنە سەر عین ئەسەد و ناوچەکانی دیکەی کە هێزەکانی ئەمریکا لەو ناوچانە بوونی سەربازیان هەیە چونکە ئەمریکا پشتگیری ئیسرائیل دەکات بە شێوەیەکی گشتی زمانی ئاشتی زمانێکی جوانە بەڵام ئێمە ئەمڕۆ زمانی ئاشتیمان لەدەستداوە بۆیە ئێستا زمان بووە بە زمانی چەک بەربڵاوە مردن ئێستا نزیکە لەم زۆرە کردەوانە چونکە ئیسرائیل زەوی سوتاو بەکاردەهێنێت لە شەڕکردن لەگەڵ غەزە و لە شەڕکردن بەرامبەر خەڵکی غەزە ئەوەی لە عێراق ڕوودەدات کاردانەوەیەکە لە بەرامبەر ئەوەی ئیسرائیل و ئەمریکا دەیکەن بانگێشتەکەی بەڕێز موقتەدا سەدر بۆ خۆپیشاندان لەسەر سنووری غەزە تەنیا بەهاناوەچوونی خەڵکی غەزەیە بۆ ئەوەی ئەم جەنگە بوەستێنرێت و کۆتایی پێ بهێنرێت ئەمڕۆ هەموو کەسێک بە دوای هەنگاوی ئاشتیدا دەگەڕێت دەیانەوێت ئەم جەنگە بە ڕێگەیەک لە ڕێگەکان کۆتایی پێ بهێنن بەڵام ئەوەی لە واقعدا هەیە ئەوەمان پێ دەڵێن کە بارودۆخ خراپتر دەبێت چونکە پسرانی کارەبا و ئاو خۆراک بەسەر خەڵکی غەزە کە نزیکەی 2 ملیۆن کەسی لێیە جەنگێکە دژی مرۆڤایەتی وەکو ئاماژەم پێکە ڕەنگە بارودۆخ ئەوها بەردەوام نەبێت چونکە کۆمەڵکوژیە بله برز علی صاحب يعني تقول بارودۆخ دکارە خراپتر ببم چاوا دکاری خراپتر ببه يعني روش خو گلک آلوزه گلک خرابه دکاری خراپتر ببه چاوا دیتناته بگرم لسر بەڵێ بارودۆخ خراپتر دەبێت بەڕاستی وایە کاتێک لایەنی دیکە دێنێنە ئەم لانەیەوە بارودۆخەکە خراپتر دەبێت بیرمان نەچێت کە ئێستا حیزبوڵڵا لەسەر سنووری باشووری لوبنان و باکووری ئیسرائیل ئامادەیە و خەریکی شەڕکردنە و ئامادەی خۆی پیشانداوە بۆ ئەوەی بچێتە نێو جەنگەوە چەندین گروپە چەکداری تریش کە لەلایەن ئێرانەوە پشتگیری دەکرێن ئامادەن بستنە نێو ئەم ململایەنەیەوە لە سووریا و لە ناوچەکانی تریش ئەگەر بارودۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت ئەگەر ئەمریکا بەردەوام بێت لە پشتگیریکردنی ئیسرائیل ئەوە ئەم
وڵا ئەم گروپە چەکدارانش دێنەنە ئەو ململانیانە چونکە ئەو وڵاتانەی ئەوروپا و ئەمریکا پشگیری ئیسرائیل دەکەن و بەمەش جەنگەکە فراوانتر دەبێت ڕەنگە عێراق ببێ بە ناوەندێک بۆ ململانەیەکان چونکە عێراق چەند پێگە و یەکەیەکوی سەربازی ئەمریکا لە عێراقدا هەیە و لە کاتێکدا ئەمریکا پشتگیری لۆجستی ئیسرائیل دەکات ئیسرائیلێک کە بەشترین و دڕندەترین شێوە خەڵکی فەڵەستین دەکوژێت ڕەنگە گفتوگۆش بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکان. بەڵێ بەڕێز ساحب پێتان وایە جگە لە گروپی چەکدار هیچ وڵاتێکی دیکە بێتە نێوەم جەنگەوە؟ بەڵێ ڕەنگە هەندێک گروپی چەکدار لە ئێمەن هەبن کە ئێستا ئامادەی خۆیان پیشانداوە بۆ ئەوەی بەشداری لە جەنگدا بکەن بەڵام نزیکترین سیناریۆ بریتە لە هاتنەناوەوەی حیزبۆڵای لۆبنانی بۆ نێو ململانەی ئیسرائیل و غەزە. حیزبۆڵا زیاتر لە جارێک گوتوویەتی کە ئێمە ئامادەین لە هەمان کاتدا کۆماری ئیسلامی ئێرانیش گوتوویەتی کە ئێمە ئامادەم چینە نێو جەنگەوە ئەگەر شەڕ بەم شێوەیە بەردەوام بێت یاخود ئەگەر هێرشی زەمینی بکرێتە سەر غەزە. بۆیە ئەمڕۆ وڵاتە گەورەکانی جیهان ئەو وڵاتانەی کە دنیا بەڕێوە دەبن و لە ئەنجومەنی ئاسایشدا پێگەیەکی بەرزیان هەیە پێویستە هەوڵ بدەن بۆ ئەوەی ئاگربەستێکی بەپەلە بدۆزنەوە و ڕێگە نەدەن جەنگ لەمەی هەیە زیاتر فراوانتر بێت جەنگێک ڕەنگە زیانی زۆری لێ بکەوێتەوە چونکە جەنگێک دەبێت کە موشکی دوورهاوێژی تێدا بەکاردێت بۆ کۆمەڵە شارێک کە خەڵکێکی زۆریان تێدا نیشتەجێ بابەتەکە زۆر مەترسیدارە و پێویستە هەموو لایەک بەڵێنەکانی خۆیان ببەنە سەر ئەو پابەندیانەی لەسەر شانیانە ببەنە سەر و پێویستە دوور بکەوینەوە لەو سیاسەت و ئایدۆلۆژیە جیاوازیانەی لە نێوان گەلاندا هەیە بۆ ئەوەی بتوانین هەنگاو بنین بەرەو ئاشتی. ئەو پرۆسەیە بەر بە ئاشتیەوە برێز عەلی ساحب یانێ ئەو پرۆسە دەکاری چاوا دەست پێ بکە وڵاتین عەربی یانی دەکارین ئینسیاتیڤەکەی وەربگرن ji بۆ پێکانینە پرۆسەیەکە ئاشتیەک و پەیوەندی وانژی لەگەڵ ئیسرائیلی هەنە ئێگەلک وڵاتین عەربی بەلێ فەرموو. بەڵێ ئاسایکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیلدا شتێکی ڕۆنە و زۆربەی وڵاتە عەرەبیەکان پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردوتەوە چونکە ئەوان دەڵێن ئیسرائیل وڵاتێکە و ئێمەش پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ ئاسایی دەکەینەوە بەڵام ئەم جەنگەی کە لەم دوایە ڕوویدا جارێکی دیکە هەژمارەکانی هێنایەوە نێوەندەکە و وڵاتانی عەرەبی و ئیسلامیش بە پەیوەندیەکاندا دادەستنەوە چونکە ئەم پەیوەندیانەی کە پەیوەندی بە ئەمریکا و ئیسرائیلەوە هەیە بنەمای ئەم کێشانن کە ئێستا لەم ناوچەیە ڕوودەدان ڕەنگە هۆکار بن لەوەی ئیسرائیل ڕێگری بکەن لە ئیسرائیل بۆ ئەوەی بەردەوام بێت لە کۆمەڵ کوژەکان ڕەنگە عێراق یەکێک بێت مسر یەکێک بێت وڵاتانی کەندا و یەکێک بن لەو وڵاتانی هەوڵ بدەن بۆ ئەوەی جەنگ لە غەزە بوەستێت چونکە بەردەوامی جەنگ واتە بەردەوامی زیان بەردەوامی ڕژانی خوێن تاک و ئاگری جەنگش خۆشتر بێت تاک و وڵاتانی دیکە و هێزە چەکداری زیاتریش بەشداری لە جەنگەکەدا بکەن دەبێتە هۆکاری ئەوەی کە شێوانی زیاتر دروست بێت لەسەر ئاستی سەربازی لە هەموو لایەکەوە چونکە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خۆی ناوچەیەکی گرگرتووە لە ئێستادا ڕەنگە وەکو گوتشم عێراق ببێتە ناوەندێک بۆ ئەو ململانەیە چونکە زۆرێک لە بنکە ئەمریکەکانی عێراق و بەرژەوەندەکانی عێراقی لێ زۆرێک لە باڵوێزی ئەو وڵاتانەی لێ کە پشگیری لە ئیسرائیل دەکەن بۆیە ڕەنگە عێراق وڵاتێکی دۆڕاو بێت و زیانی پێ بکەوێت لەم جەنگەی کە ئێستا ڕوو دەدات بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەم جەنگەدا بنن کە ڕەنگە درێژە بچێشێت. بەڵێ بەڕێز ساحب هەندێک جار لێرە و لەوێ هەڵوێستی وڵاتانی عەرەبی بەرامبەر ئیسرائیل بە هەڵوێستێکی لاواز ناوەبرێت پێتان وایە هەڵوێستێکی لاوازە لە بەرامبەری ئیسرائیلدا یانە وڵاتانە عەرەبیانە نانەوێت دۆخەکە خراپتر بێ لەمەی ئێستا هەیە؟ با ئێمە بە ئاشکرایی قسە بکەین بەڕوونی قسە بکەین زۆربەی وڵاتانی عەرەبی تەنانەت ئەو وڵاتانەی دراوسێن لەگەڵ فەڵەستینیش قسەکانی خۆیان نابەنە سەر و جمهور و خەڵکی خۆیان فریو دەدەن وەکو قسەیەکیش هەیە
لەلایەن شاعیرەوە دەڵێ قسەی خەڵکت فریوت نەدا چونکە خەڵک قسەیەک دەکات و قسەیەکی دیکەش جێبەجێ دەکات. خەڵکێکی زۆر لە سەرکردەی عەرەبی هەیە لە میدیاکانەوە دەڵێن ئێمە لەگەڵ دۆزی فەڵەستینی داین و خەمخۆری ئەم بارودۆخەین، بەڵام ڕاستیەکە ئەوەیە ئەوان ناتوانن یەک هەنگاویش بۆ ئاشتی فەڵەستین بنێن چونکە ئەمریکا بەسەرسەری ئەو وڵاتانەوە هەیە و بەرژەوەندیان لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلدا هەیە. بۆیە ئەمڕۆ ئەم قسەیە کە دەکرێت قسە کاریگەرەکە قسەی خەڵکی سەرشەقامە، قسەی خەڵکی نەتەوەکانە، تەنیا نەتەوەکان دەتوانن شتێک بکەن لە نێو ئەوانشەوە نەتەوەی عێراق بە هەموو پێکاتەکانیەوە هەمویان لەسەر ئەوە کۆکن کە پێویستە دۆزی فەڵەستینی چارەسەری بۆ دابدرێت. ماوەی چەندین ساڵە کێشە لە فەڵەستین و غەزە بەردەوامە. ئێمە وەکو ئومەتێکی ئیسلامی وەکو مرۆڤ تەنانەت ناکرێت هیچ سازش لەسەر پرسی فەڵەستین بکات. ئێمە دەبێ بە ڕێگەیەک لە ڕێگەکان هەوڵ بدەین بارودۆخ چارەسەر بکەین نەک شتەکان خراپتر ببێ چونکە بەداخەوە زۆرێک لە سەرۆکەکان قسەیەک دەکەن و شتێکی دیکەش دەکەن ئەمەش بارودۆخەکەی خراپتر کردووە و شتەکانی بۆ خۆی ئاڵۆزتر کردووە و بووەتە هۆکاری ئەوەی ئیسرائیل بەم بوێریە بێت کە ئێستا هەیە و ئەم کوشتنە بەرامبەر بە خەڵکی ئەنجام بدات. ئەمڕۆ ژمارەی کوژراوان لە 4000 کەس نزیک بۆتەوە، ئەمە ژمارەیەکی تۆقێنەرە. ئەمە جگەلەوەی چەند هەزار کەسێکی دیکە بریندار بوونە. غەزە بووەتە شارێکی خاپۆرکرا و پێویستە هەمولایەک بەرپرسیارەتی هەڵبگرن لە بەرامبەر خوددا، لە بەرامبەر ئاسایکردنەوەی بارودۆخ نابێت ڕێگە بدەین بارودۆخەکە خراپتر بکەین لەوەی کە هەیە. برێز عەلی سەعاب هەروەها گرێدایی پرسا فلستینی ئەڤ یەکژی تێگوتن و گەلک وڵاتین هەرێمی پرسا فلستینی دخوازن ji bo berjewendiyên xwe bikar bê. Dixwazin xwe li deverê berfereh bikin, kargeriya xwe li deverê berferehtir bikin, ji ber wê yekê jî pirsa Filistînê ji bo berjewendiyên xwe bikar dê. Dîtina te divê derbarê de ger bidir. بەدڵنیایەوە ئەمە واقعی سیاسی ئێستایە. ئێمە ئەمڕۆ گەیشتونەتە قۆناغی فریودانی سیاسی بە تایبەتی لە مامەڵەکردنی وڵاتان لەگەڵ یەکتریدا. بۆیە ئەوەی جەنابەت ئاماژە پێدەکەی 100% دروستە. هەموو لایەک بە دوای بەرژەوەندی خۆیدا کەوتۆ و تەواو دوورە لە بەرژەوەندی نیشتیمانی. بەشێکی زۆر کەم لە سەرکردە عەرەبەکان و وڵاتانی دیکە دەیانەوێت فەڵەستین خێر بەخۆیەوە ببینێت، بەڵکو ئەوان تەنیا بە دوای سوود و بەرژەوەندی خۆیاندا دەگەڕێن. بۆیە من وای دەبینم ئەم جەنگە زۆرێک لە ماسکەکانی بەردایەوە، ماسکی سەرکردە عەرەبەکان. ئێستا کارتەکان ئاشکرا دەبن و لە ماوەیەکی نزیکدا زۆر شتی دیکەشمان بۆ ئاشکرا دەبێت، زۆر شتی نهێنی کە ڕەنگە ئێمە نەمانزانی بێت و ئیسرائیل بۆ خۆشی باسی نەکردێت چونکە زۆرێک لە وڵاتان بەڕێزم لە پێشوودا بەر لە ڕووداوەکانی غەزە پەیوەندی لە نێوان ئیسرائیل و زۆربەی وڵاتانی عەرەبی لە پێشەمووشیان وڵاتانی کەندا و زۆر بەهێز بوو. تەنانەت هەندێک لەو وڵاتانە ئامادەی خۆیان پیشاندا بۆ کردنەوەی باڵوێزخانەی ئیسرائیل و پێشوازیکردن لە کەسایەتیەکانی ئیسرائیل بگرەخۆشیان چوون بۆ ئیسرائیل. پێشتر ئەم کارە بەنهێنی ئەنجام دەدرا، بەڵام وردە لە بەرامبەر خەڵکی و بە ئاشکرا ئەنجام دەدرا. ئێستا دیارە کە فشارێک لەسەر ئەم وڵاتانە هەبوو، لەسەر ئەم کەسایەتیانە هەبوو، بۆیە دەستیان بە گۆڕینی قسەکانی خۆیان کردوای ئەوە. بەڵام ڕەنگە ئیسرائیل ئێستا داوا لەو وڵاتانە بکات کە پشتگیری بکەن. بەڵێ سپاس بۆ تۆ برێز عەلی ساحب چاودێری سیاسی ژێ بەغدای لەگەڵ. سپاس بۆیەوە.